ڕۆژێکی جیهانیە لەم ڕۆژەدا جیهان و ڕێکخراوەکانی تایبەت بە مافی منداڵ قسە لەسەرەوە دەکەنیان چالاکی لەسەرەوە دەکەن کە دەبێت منداڵ تا تەمەنی یاسایی خۆی تێنەپەڕێنێت کار نەکات بەداخەوە بەپێی ئامارەکان تا دێت ڕێژەی منداڵ کە ئاچێتە بەرکار ڕوو لە زیادبوونە بە تایبەتی لەو ناوچانەیان لە وڵاتانەی کە جەنگ تایدا بەرقەرارە بۆن مدوێنێ لە راپۆرتێکدا کە بەرچاوم کەوت لە سەدا 75 منداڵانی سووریا بەهۆی جەنگەوە ئێستا کار دەکەن ئەمە بۆ خۆی مەترسیەکە لای خۆشمان لە عێراق بێگومان لە هەرێمی کوردستانیش ڕێژە هەیە ئامار هەیە کە دەیسلمێنێت منداڵ کار دەکەن تەمەنی یاسایی کارکردن بە منداڵ یاخود کارنەکردن بە منداڵ چەندە ئەمە دەکەینە پرسیار ئەو هەوڵانە هەن کە بۆی کە منداڵ دوور بکەوێتەوە لە کارکردن چین هۆکارەکانی کارکردنی منداڵ دەگەڕێنەوە بۆ چی ئەمانە کۆمەڵێک پرسیار ئاراستەی میوانەکەمان دەکەین کە بەڕێزیان نوێمان عەبدوڕەحمانن بەڕێزیان ئەندامی دەستەی بەڕێوەبردننی ڕێخەی منداڵپارێزی کوردستانن کە ئێستا لە سۆدی ڕۆژێکی نوێ بۆ وەڵامدانەی پرسیارەکان کاک نوێمان بەخێر بێی سڵاو لێ بێ کاک نوێمان بەیانی باش بەخێر کاک نوێمان با لەوە دەست پێ بکەین ئەم ڕۆژە بۆ چی دەستنیشان کراوە بۆی کە ڕێگری بکەین لە کارکردن بە منداڵ بەداخەوە هەروەکو بەڕێستان باسان ئامارەکان کردێ ماگەر بگەڕێینەوە بۆ پێش نەخۆشی کۆڕۆنا یان با بڵێن کۆڤید ژمارەی ئیشپێکردنی مناڵ لە جیهانە نزیکەی 40 بۆ 41 ملیۆن کەس بوو بەڵام بەداخەوە لە دوای هاتنی نەخۆشی کۆڤید 19 کە ئەمە وای کرد ڕێژەی هەژاری بەتایبەت لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیا و هەژارنشینەکان و ئەفریقا زیاد بکە ئەمە وای کردووە کە ڕێژەی مناڵ زۆر بەرز بێتەوە بۆ نزیکەی 160 ملیۆن منداڵ کە تەمەنیان با بڵێنەوانی کە ڕووپێوی کراون لە 5 بۆ 7 ساڵ بوو ئەمە وای کرد کە بەڕاستی و ڕێکخراوانەی کار لە بواری مافەکانی مناڵانیان پاراستنی مناڵانەکەنەوە کە ڕۆژێک دیاری بکەن بۆ کەمکردنەوەی ئیشپێکردنی منداڵان لە جیهاندا بۆیە 12/6 هەموو ساڵێک لە با بڵین دەستنیشان کراوە بۆ نەهێشتنی یان بنبڕکردنی ئیشپێکردنی مناڵ لە جیهاندا زۆر باشە باست لە ئامارە جیهانیەکان کرد با کەمە قسە لەسەر کوردستانیش بکەین کاک نوێمان هێندێ بەڕێستان ئاگادار بن لە کوردستان ژمارەی ئەو منداڵان یاخود ئامارەکان چیمان پێڵان لە چاو ساڵانی ڕابردووە کە هەتاوەکو ئێستاش بەداخەوە ڕەنگە زۆرینەمان ئەو بەدی بکەین ڕۆژانە کە منداڵ ئەو تەمەنە یاسایی نییە کە بۆ نمونە ڕێگە پێدرا بێ بۆ کارکردن بەڵام لە کوردستانە کەم تا زۆر زۆرینەمان ئەیان بینیم کە لەسەر شەقامەکانن لە ناو بازاڕەکانە هێشتا هەر کارەکەن ئەوان بێگومان عێراق و باڵێن بە تایبەت هەرێمی کوردستانیش بەدەر نین لە کاریگەری کۆڤید یان کاریگەری ئەم گرانی کە ڕووی لە ڕووی ئابوووریەوە کاریگەری هەیە لەسەر وڵاتانی دنیا ئێمە چەند ئامارێکمان هێمەوەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە ساڵی 2007ەوە کارمان لەسەر مناڵی ئیشکار کردووە بەداخەوە لە 2007 بینیمان کە مناڵێکی زۆر کارەکەن ئەمە وای کرد کە مناڵپارێزی بیل لەوە بکاتەوە ئیژ لەسەرەوە بکە ڕووپێیەکمان کرد کە ئەتوانین بڵین لە 2007 نزیکەی 14,000 و نزیکەی 800 مناڵ کاریانەکە لە هەرێمی کوردستانە بۆ سە پرۆژێکمان نا بە حکوومەتی هەرێم لەو سەردەمەیە توانیمان لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی ناوخۆ کاری لەسەر بکەین 2007 دەستمان کرد بە ئیشکردن لە 2010 ڕووپێویەکەمان دووبارە کردەوە تقریباً گەشتە 12,000 شتێک بینیمان لە دهۆک لە 2500 نزیکەی هاتە 1500 سلێمانی لە 4000ەوە هاتە نزیکەی 3000 شتێک بەڵام لە هەولێر بینیمان بەرز بووە ئەو پرۆژەی کە هەبوو مناڵپارێزی کوردستان لەگەڵ حکوومەتی هەرێمە سەردانی ئەو خێزانانە کرا بەڕاستی کە مناڵەکانیان ئیشیانە کرد فعلەن ئەگەر مناڵێک خێزانێک پێویستی بە هاوکاری بواە لەبەر ئەمە بوو هۆکارێکی کە مناڵەکەی ناردە بەرخوێندت لە ڕێ حکوومەتەوە بڕێک پارە دابینە کرا ماگانە بۆ خێزانانە بۆی مناڵەکانیان نەنێردا سەرجادە ئەمەیشێک کە لەو هۆکار باڵێنم وەکو مناڵپارێز لە مێژە ئیش لە سەرماکەین لە 2007 کە شەڕی سووریا ڕووییا با بڵێن سەر هەڵدانی داعش بوو لە ناوچەکە لە مەنتیقەیە بینیمان ئاوار و پەنابەرێک بەڕاستی زۆر بوو ئەمە وای کرد کە مناڵێکی زۆر جاریشتر بگەڕێتەوە سەرجادە بیرمان لەوە کرد جاریشتر مناڵپارێز ڕووپێویە بکەین کار لەسەر ئەوە بکەین کە چۆن ئێمە بتوانین کاریگەریمان هەبێ لەسەر کەمکردنەوەی ئەوە لە 2007 لە سلێمانی ڕووپێویەکمان کرد 442 مناڵمان هەبوو کە کاریانە کرد ئەتوانین بڵین لەم 442 کاگاری لە 155 ئاوارە بوو
لە سا 23 پەنابەر بوو، لە سا 16 دەوارنشینەکان بوون، کۆچەریەکان بوون، لە سا توانم بڵم 3 خانە خوێ بوو. خۆشبەختانە کە کارمان لەسەر کردو ئەم ساڵ ئەوروپیەوەی کە دووبارەمان کردوەوە لە سلێمانی توانین بڵین ڕێژەکە کەمی کردو بە 160 بنەوە. ڕاستە ئەمە لە ڕوویەکەەوە دڵخۆشکاریەک ئێمە توانیمانە کاریگەریمان هەیە، بەڵام لە هەمان کاتە بەداخەوە ئێساش مناڵێکیان سفرە ئەتانوێت هیچ مناڵێک کار نەکات. بەڕاستی قورسە ئێمە بڵین بگەینەوە ئاسا، بەڵام هیواداری وردە وردە بتوانین کاریگەریمان هەبێ کەمی بکەینەوە. کاگاری ئێمە پێم خۆشەوەکو مێژوویەک باسی بکەم. مناڵپارێزی کوردستان لە سەرەتای دروستبوونی و کاری لەسەرەمە کردووە. ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵی 1990 یەکەم کازیوە کە دامەزرا مڵبەندی ڕۆشنبیری مناڵانی ئیشکەر بوو. پاش ئەوەی کە کارمان لەسەر کرد لە 2000 بە هەمان شێوە لەسەرا کرایەوە. ئەوسا شێوازیشتر لە ئیش پێکردن هەبوو، بەداخەوە لە زۆربەی گازین و کافتریاکانە مناڵ لەوێ گوڵە بە ڕۆژانە فرۆژگەریانە فرۆ شێوازیشتر لە ئیشکردن هەبوو، جۆرە یاری ئەتاری هەبوو، ڤیددیو هەبوو کەیان فیلمی نەشیاوی لێ ئەم مناڵانە لەوێ جۆرێک لە ئیستیغلالەکە. بۆیە مناڵ پارێزبیری لە دروستکردنی ئەو مەڵبەندانە کردو منای مەڵبەندی ڕۆشنبیری مناڵانەوە. بەڵام ئەتوانم بڵم لە 2005 وردە وردە مناڵی ئیشکەر بەرەو سفری ڕۆی بەڕاستی و نەمانتوانی مناڵێک تۆمار بکەین کە نەچێتە بەرخێندن. سپۆز بۆ خۆت کاریگەریەکە بۆ شێوازە بوو لە سلێمانیە کاتوانی بڵێن ئەمە تا ساڵی 2005 کاریگەری ئەو پرۆژانەوە بوو کە سەرجەم مناڵان بگەڕێنەوە بۆ بەرخێندن و مناڵان وردە وردە لە ئیشکردن دوور بکەونەوە. بۆیە جارێک مناڵ پارێز بە پرۆژەکانی خۆیان چۆر مەڵبەندی ڕۆشنبیری مناڵانی ئیشکەر گۆڕا بە مەڵبەندی ڕۆشنبیری کازیوەی مناڵان و سامۆ مناڵێک ڕۆی تێ. باشە کاک نمان دواتر باسیەکەین کازیوانە چ ڕۆڵێکیان هەبوو لەوەی یان شێوازی گۆڕینی ئاراستی بیرکردنەوەی منداڵ و خێزانەکان بۆ نێو کازیوەکان و پەروەردەکردیان بە دیوەی تر کەم بۆ خۆم زۆر ئەمانم بینیوە. ئەو داتایی کە ئێوە وەرتانگرت هۆکارەکەی تەنها بۆ هەژاریە گەڕایەوە کە منداڵ پەنایە بەردەبەر ئیشکردنیان زۆر هۆکاری تر هەبوون لە پێشەکەکەمان باسم کرد، ینی جەنگ و کۆمەڵێک هۆکاری تر هەیە هۆکارن بۆی کە منداڵ بچێتە بەریشکردن. لای ئێوە لە کوردستان هۆکارەکەی بۆچی ئەگەڕایەوە تەنها هەژاری بوو؟ نەخێر کاک ئاری وەک منیش ئاماژەم بە داتاکانی خۆمانە جەنگ سەرهەڵدانی داعش هۆکاریشی سەرەکی بوو بۆ بەرزکردنەوەی ڕێژەی هەژاری لە سا 80 توانین بڵێن. چکەمە بیرمان نەچێ ئەگەر حسابیکەین لە سا 55 و لە سا 16 نزیکەی چێتە 70 بۆ 75. ئەمە هۆکارەکەی با بڵێن شەڕی داعش بوو. هۆکاری دوم هۆکاریکی ئابووری هەمومان نەزانی لە دوای سەرهەڵدانی داعش و شەڕی داعش ئەو کێشانی کە لە نێوان حکومەتیاری هەموو بەغایە هەبوو بۆ هۆی بڕینی موچە و نازانم کە پیانەوت کۆکرد نازم چیان پاشکا کەوتی موچە. ئەمە بەڕاستی کاریگەری هەبوو لەسەر خێزانەکانی خۆمان چکە لە ڕووی ئابووریەوە کەم. هۆکاریشی تر بۆ مناڵان ئیشپێکردنی مناڵان ئەگەڕێتەوە کاگاری بۆ کیلتور. ئێستاش کۆمەڵی خێزانمان هەیە بڕوای بەوەیە کە مناڵەکەی هەرەوە نەفامی کردو بیخاتە بە ئیشە فێری کاسب بێت. ئەمە ژێشێکی ترە لەم هۆکارانە. هۆکاری چوارەمە توانین بڵین ئەم ماوەیە بەهۆی شەڕی داعش و بەهۆی نەخۆشی کۆڤیدەوە زۆربەی خوێندنگاکان داخران. ئەمەش هۆکاریشتر بوو جاریشتر بۆ زیادبوونی ڕێژەی مناڵانی ئیشکە. هەر بۆیە نەتەوە یەگرتوەکان یونسف یان منظەمەی عەمەلی عالەمی ئایەڵۆ داوایان لەوە کردووە کە مناڵان شوێنیان خوێندنگاکانە نەک کارکردنە. بۆیە داوای کرد یعنی ئەمە نیشانەی ئەوە بوو کە مناڵ لە خوێندندا بڕاو بۆ یەککەوتۆتە ئیشکردن، بۆیە داوایان کرد کە مناڵان جاریشتر بڵێن. کاگاری بیرمان نەچێ هیچێک لەو داواکاریانەی کە یونسف یان ئایەڵۆ داوایەکە بۆ بنبڕکردنی یان کەمکردنەوەی مناڵی ئیش پێکردن سیستمی پاراستنی کۆمەڵایەتیە لە وڵاتی خۆمانە پێوترێت تۆڕی چاودێری خێزانی. ئێمە هەمومان ئەومان بینین کە لە پێش شەڕی داعش لەو کاتێک کە باری ئابووری حکومەتی هەرێم باش بوو هەموو خێزانانی کە هاوسەری نەمابوو ماگانە موچەیشیان هەبوو، مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت موچەی هەبوو، هەر کەسێک توانای کارکردنی نەبوایە موچەی هەبوو. ئەم تۆڕی چاودێری خێزانە کاریگەریکی زۆری هەبوو بەڕاستی لەسەر کەمکردنەوەی مناڵانی ئیشکار بەڵێ هەبوو یعنی ڕابردوو بوو منە ماوەستا ئەو نەی ئێمە بزانین هەمومانەی بینین کە یەکێکە لە کێشەکان کەمکردم ئەو
موچەیە نەماوە یان چەند مانگ جارێکە موچەی کەمان دامان هەر ئەوەستێت و لە پڕێت و نامێنێ ئەوشمان بیر نەچێت لە 2007 ئێمە ئاگادارین هیچ مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت نەچۆتە تۆڕی چاودێری خێزانیەوە بۆی بتوانێت موچە بێت کێشەکان زۆرن لە ڕووی ئابوووریەوە بەڕاستی ئێمانە هۆکارن هەر بۆیە نەتەوە یەگرتوەکان و ئایەڵۆ داوا ئەکەن و جەخت لەسەرەوەکەنەوە کە تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی لەم وڵاتانەیە بەهێز بکرێ و پیاچونەوەی پێدا بکرێ بۆی جاریشتر کاریگەری هەبێت لەسەر کەمکردنەوەی مناڵانیش زۆر باشە کاکنمان زانین وەکو خۆشت کەمێک باسی لێوە کرد هەر لەو کاتێک کە مناڵپارێزی کوردستان دامەزراوە تاوەکو ئێستاش بەبێ جیاوازی لە هەوڵی باشترکردنی دۆخی ژیانی مناڵانی کوردستانە بۆ بێ جیاوازی دەستان خۆش بێ بە هیوای بەردەوامیتان ئەو ئامارەی کە ئەم ساڵ بۆ نمونە بەدەستان کەوتووە ئەو ژمارەی کە مناڵ هەیە تاوەکو ئێستا بوون لە کارکردنە هیچ پلانێکتان بۆ داناوە کە ئەو مناڵانەش هاوشانی مناڵانی هاوتەمەنی خۆیان بچنەوە بەرخوێندن بۆ نمونە ژیانی مناڵی خۆیان بژینەوەکو ئەوان لەسەر شەقامەکان ڕەنگە زۆر کاتیش بەداخەوە لەلایەن خێزانەکانەوە ئەو مناڵانی کە نەخۆشن بۆ نەبیان هێنن دەرۆزیان پێ بکەن دیاردەی دەرۆزەکردنیش لەسەر شەقامەکان هەیە کە لەلایەن دایک و باوکانەوە ئەگەر مناڵێکیان نەخۆش بێت هێنن لەسەر شەقامەکان لە شوێنێکا دایێنن بۆ ئەوەی کەیتر عەتف و حەنانی هاوڵاتیانی بەلا بڕات و یارمەتیان بن وەکو ئێمە ئاماژەمان بە داتاکان کردوانی کە لامانە ئێمە جیان نەکەینەوە بەڕاستی هەم نێر هەمێ هەم ئاوارە پەنابەر کۆچەریەکان هەم خانەخوێ لە ئێوە مناڵە خۆی بە هەموو شوێک ئێمە مناڵ بە یەک چاوسەیرەکەین ئەبێ بواژوێ بەڕاستی چکە بەرژەوەندی باڵای مناڵ لەوەدایە کە تو جیاکاری نەکەی کە جیاکاریت کرد ناتوانانی کار لەسەر پاراستنی مافەکانی مناڵان بکەیت ئەوەی کە ئەبینرێ مناڵی نەخۆشی پێیان بەداخەوە جۆرێک لە تەمسیلی پێکرێت یانە مناڵێکی شیرە خۆرەیە دایانرێت لە بەرهەتاوە یان مناڵەکەی سوتاوە یان بە شێوازێکتر بەداخەوە ئەمانە زیاتر کللتوری کۆچەریەکانن نە پەنابەرە نە ئاوارەیە ناخانەخوێ ئەمانە زیاتر کۆچەریەکانن ئەم جۆرە کارانەکەن بەداخەوە هیچ جۆرە یاسایەکیش نییە کە تۆ بتوانانی ڕۆبەڕووی ئەمانە بیتەوە ئێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان تیمێکمان هەیە پرۆژەیەکمان هەیە بە هاوکاری لەگەڵ پۆلیسی نەوجوانان بە سوپاسەوە لەگەڵ قایم قامێتەوە بە سوپاسەوە کاوان هاوکارن پاڵپشتێکی زۆر باشی ئەم پرۆژەی ئێمە سیارێکمان تەرخان کردو تایبەتمەم پرۆژێ لەگەڵ دوو کارمەندە و پۆلیسی نەوجوانانیش بە هەمان شێوە دوو کارمەندیان هەیە ئەم تیمەی ئێمە لە هەشتی بەیانی تا 12 شەو کار لەسەر ڕستکردنی دەستنیشانکردنی مناڵەکانەکە و کار لەسەرەوەکە کە ببرێنە شێوازێک بڵین بۆ ڕۆتینی هەیە بچێتە پۆلیسی و جوانان و کە سوکاریان بۆیان کرێ و داوای بەڵێن نامەیان لێکرێت و بۆی جاریشرە مناڵانە نەخرێنەوە سەرجامان زۆر جار ناگەدارم مناڵ گیراوە چۆتە پۆلیسی نەوجوانان ڕەنگە خۆتان زۆر ڕێمەڵەوە خانەوادەکەڵێ ئەگەر ئەوە نەکەم چی بکەم خۆی ئێمە کاک ئاری ئێمە ڕاستە ئێمە ئیشمانەوەی کە ئەو مناڵە بپارێزین بۆیە زۆر جار قسەی خێزانەکان زۆر کاریگەری نییە لەسەرمان چکە ئێمە تیمەکانمان کاتێک کە مناڵێک ڕست دەکەن یان تۆماریەکەن چ سەردانی خێزانەکەکەن لە باری ئابووری خێزانەکە کۆڵڵ فعلە نەگەرە و مناڵە بەڕاستی پێویستی بە هاوکاری بێ و مناڵ پارێز پرۆژەی گرتنە خۆمان هەیە پرۆژەی شتمان هەیە بە ناوی کەیس مانێجمەنت بەڕێوەبردننی و کەیسانە لە ڕووی ئەوە ئێمە توانین هاوکاریان بکەین و ئەو گرفت و کێشانی هیانە بۆیان چارەسەر باشە کاک نۆمان باسێکی کازیەوەکانت کرد و باسی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانیشت کرد ئەمان ڕۆڵان چییە لە گۆڕینی ئەو ئاراستە و بیری کە منداڵ هەیەی چکە منداڵ هەموو مرۆڤ بۆ خۆی کاینێکی چۆنڵی تمۆحی هەیە کاتێک پارابینە زۆر شتی تر وەلا دەگات ینی منداڵەکە فێری پارە پەیداکردن بێ ڕەنگە خوێنەواری و خوێندنی بەلاوە ئەوەنە گرنگ نەبێت دوجار دایک و باوکەکە ئەگەر بیشانەوێت بە پرۆگرامێکە منداڵە بژێڕنەوە زۆر ئەستەم بێت ڕۆڵی ڕێکخراوەکەی ئێوە ڕۆڵی کازیەوەکان چیە بۆ گۆڕینی ئەو ئاراستانە ئەو بیرکردنەوانە ئێمە کاک ئاری ئامانجەکانمان زۆر دیارە کە پەروەردە و پاراستن و تەندروستیە بۆ هەموو مناڵی دیارە ئێمە کە بیر لەواکەینەوەم کازیوانەمان داناوە لە ئێسایە ئەتوانم بڵم لە کەرکووک کازیوەیەکمان هەیە لە حەسار لە کەمپی پەنابەرانی سووری هەمانە لە عربەت لە سلەیمانی و لە چوارتا شەمانە ئێمە کارمان لەسەرەوە کردووە کە بەهرە و توانای مناڵەکان بدۆزینە و پەریان پێبین
باشە ئێمە ئیشمان لەسەرەوە نەکردو مناڵێک بێنین بە زۆر بیخێنە بەشی مۆزیک یان بە زۆر بیخێنە بەشی وێنە کێشانیان بە زۆر بیخێنە بەشی شانۆنە ئەو مناڵە ئازادەیەتە کازیوەکان بەشەکان هەموویە بینێ مناڵمان هەیە هەر 4 5 بە 6 بەشی کردو بەس بۆەوەی بزانێ حەزی لە چیە لە نەتیجەیە خۆی لە بەشێک ئابینێتەوە هەیە لەوانەیە حەزی لە شانەوە بێ وردە وردە ئێمە ئەو بەهرەوتوانەی کەی دۆزین و پەری پێین کە پەری پێین کان لەسەرواکە مناڵە جاریشتە بڕای بخۆی هەبێ بۆ نمونە بەشداری شانوویەکی پێکەن ئەم شانوۆیە عەرزەکەی کە سوکارەکەی خۆیە بینێ مناڵێکی زۆرە بینێ بڕای بەخۆی ئەوێ ئەمە کاتێک کە خۆی بینێتەوە لەسەر شانۆ وردە وردە هانی مناڵەکانی ترەیە هانی هاوڕێکانیە ئێمە هەوڵمان ناو ئەو فراغی کە بۆ مناڵ دروستە بێ بە تایبەتی لەو کاتانی کە پشووە یان داوامی خوێندنگای هەیە هەوڵ بین ئێمە بێنە کازیوەکانی ئێمە سوودیان لێ ببین و مناڵەکە سوود لە پرۆژەکانی تێڕوانینی دایک و باوکەکە چۆن دایک و باوکە بەڕاستی زۆریان پێخۆشە کاگاری چکە ئێمە ئەبینن کاتێک هێنە کازیوەکان مناڵێکی هەیە ڕەنگە شەرمن بوو بێ لە ماڵەوە کاتێک گێتە کازیوا بینێ مناڵێکە لەسەر شانۆ ستیج قساکە ڕۆڵە بینێ باڵن جۆرێک لە نسیحەتی مناڵەکانی هاوڕەیەکە بۆ منە قسە لەسەر ژنگە پارێزیەکە بۆ منە قسە لەسەر خوێندنگاکە ڕۆڵی خوێندنەکە باز لە ڕێزگرتن لە مامۆستاکانیەکە باز لە هاندانی مناڵەکە بۆ خوێندن یان مناڵێکە بینی هەیە توانایکی هەیە بۆ چیرۆگنووسین بۆ هۆنراوە بەڵام نەیتوانیەوە بڕۆی بەخۆی نەبوو ڕەنگە شەرمی کردبێت لە مەکتەب یان لە ناو هاوڕێکانێ بەڵام یێتە لای ئێمە مامۆستاکانمان هانیان هاوکاریەکەن ئەگەر جۆرێک لە جۆرەکان پێویستی بێ دەستگیریەکەن بۆی بتوانن بیخەنە سەر ڕێی ڕاستەکە و هەندێک مناڵمان هەیە هانمان ناوە تەنانەت هۆنراوەکان چیرۆکان وێنەکانیان لە گۆڤاری پەپولە بڵاو بکەینەوە ئەمە جاریشتر بۆ خۆی بینێ بەڕاستی زۆر دڵی پێی خۆشە بە خێزانەکەشی هانەیە ئێمە خێزانمان بینی و بەڕاستی خۆی لەگەڵ مناڵەکەی هاتۆ بۆ مناڵپارێزی کوردستان چیرۆکێکی پێ بووە هۆنراوەیەکی چەند دێڕی پێ بۆ شتێکی زۆر سادە و جوان بووە کە ئێمە بۆمان بڵاو کردوتەوە ئەم خێزانە زۆر دڵی پێی خۆش بوو ئەمە وای کردووە کە جۆرێک لە هاوکاری هەبێ لە بینی مناڵپارێز و خێزانە بۆی مناڵەکانیان هەان بدرێن بچنە پێش ئێمە یەک پرۆژەی ترمان هەبوو کاک ئاریکە با بڵێ نەتوانین بڵین ئێمە یەکەم ڕێکخراو بووین کە ئەم کللتورەمان هێناویش پێمان جۆرێکە لە کانۆ کۆمپیوتەریشی تایبەتە کە بوار لەسەر کۆدینەکە ئیش بۆ مناڵانەکە چۆن مشکی مناڵانە بخاتەکە ئەم کۆمپیوتەرە پارچە پارچەیە هاانی مناڵە کادری کۆمپیوتەرەکان ببەستن چۆن دەبەسرێت چۆن هار دەبەسرێت چۆن مەدەر بۆ دەبەسرێت چۆن هینەکان گرافی کاردەکە بەسێت چۆن ڕەبتێکا بە شاشەکەەوە چۆن ئیشی لەسەرەکە بۆ نمونە چۆن یاریەک دروستەکە چۆن یاریەک دروست کراوە لەگەڵ یا فێری زمانی ئینگلیزی شەکەین ئەمەش جۆرێکە لەم کللتورە کاتوانین بڵم لە سێمانی ئیشمان پێکردووە ناو بەنابەرانی سووریشمان پێکردووە لە چوارتایشمان پێکردووە ئەمانەوێت کازیوەکان ڕۆڵی داهێنان و نوێگەری ببینن بۆی مناڵانی کوردیش بێبەش نەبن لە پێشکەوتەکانی کاوتە کاگنۆمان ئەم کازیوانی کە لە ئێستا هەیە بە تەنها لە ناو سنتەری شارەکانە کار ناکا بەڵکو منداڵانی قەزا و ناحێ و گوندەکانیش ئەتوانن سوود لەم چالاکیە زۆر جوان تایبەتانە وەرگرن بێگومان ئێمە نەک تەنها باڵین لەو شوێنانی کە کازیۆمان هەیە لە کاوینانە مناڵپارێزی کوردستان لە پرۆگرامی پەروەردە پرۆژەی هەیە بۆ ناوچانی کە کازیوی تیانە بۆ منە پار لە خورماڵ پرۆژەیەکی زۆر جوانمان هەبوو بە سوپاسەوە کە ئەتوانینە ئەو ئەنجامی لێ بینیمان تووشی شۆکی کردین بەڕاستی ئەم ساڵ بامان شێوە لە هەڵبجە هەمانە لە حاجیەوە هەمانە لە چوارقڕنا هەمانە بیرمان لەوە کردوتەوە بە پێی توانە ئەو ئیمکانیەتی خۆمان ساڵانە پرۆژانە لە هاوینە لەو ناوچانە شەوێت کە کازیویان زۆر باشە چیترتان کردو بۆ ئەو منداڵانی کە لە نێو گوندەکانان چونکە ڕەنگە زۆرینەمان لە کاتێکە بە هەرچ هۆکارێک بێ سەردانی ئەو گوندانەمان کردبێ ئەبینین بەروبوومی گوندەکەی خۆیان هێناوە لەسەر شەقامەکان ئەیفرۆشنەوە بێگومان ئەوەش کارکردنە ڕەنگە زۆر کات لە کاتی گەرمەی قوتابخانە و خوێندنگاکان نابێ بەڵام ئەو مناڵا بینی لەسەر شەقامەکان خەریکی فرۆشتنی بەروبوومی ناخۆی گوندەکەی خۆیەتی ڕۆڵی ئێوە لەو کاتانەیەکی بۆ تا چەند هەوڵی ئەوەتان ناوە لە نێو گوندەکانی شابۆ نمونە ئەو هۆشیاریە بڵاو بکەنەوە لای دایک و باوکان خۆی ئێمە لە پرۆگرامی پاراستنی مناڵانە چەند شێوازێکی کارکردنمان هەبوو بۆ نمونە ئەبینی نەمە 3 ڕۆژە لە کورسات لە ڕوودا و لە گەلی کوردستان لە زۆربەی تیڤەکان 3 ڕۆژە قسە لەسەر مناڵانی ئیشکەرەکرێت کە ئەمە بە دڵخۆشیەوە یەکی گرنگی ڕاگەاندنە بۆ نێشتنی مناڵانی ئیش پێکردن ئێمە پێمان خۆشە
ڕاگەیاندنەکان تەنها لە بۆنەکانە کار نەکەن بەڵکو بە بەردەوامی ڕۆڵیان هەبێت لە وشارکردنەوەی خێزانە بە شێوازیشتر لە ڕێی با بڵێ مامۆستا ئاینەکانەوە ئێمە کارمان کردووە یان لە ڕێی سپۆتەوە کارمان کردووە لە ڕێی سۆشال میدیاوە کارمان کردووە لە ڕێی پۆستەر و لفلێت و بڵاو کراوەکانەوە کارمان کردووە بەڕاستی بەداخەوە من ڕەنگە زۆر بەمان بیبینی هەندێک جار شەوان 11 و 12 شەو مناڵمان بینیەوە بەڕاستی ئێمە ڕاستە تیمێکمان هەیە هەر کاتێک مناڵێکی وابینن من لێرە و داواکەم لە هەموو لایەک هەر کاتێک کاوە هەبوو ئێمە پۆستەرمان دروست کردووە کە ئیمێڵی لەسەر و ژماری تەلەفۆنی مناڵپارێزی لەسرە لە هەر شوێنێک مناڵێکە بوو پەیوەندیمان پێ بکە ئێمە تیمەکانمان بۆی بچێ سەردانی ئەو شوێنە بکات و بتوانێت کاری هەبێت لەسەرەوەی کە مناڵە واز بێنێ لە ئیش پێکردن یعنی ئێستا بەداخەوارەوە نییە تەنها بابەتی درۆزەکردن بێت بە ناوی ئیشەوە یعنی زۆر جار لە نێو ترافیکەکانە ڕەنگامەیەکێک بێت لە کێشەکان پاکردنەوەی جام ئۆمانە زۆر جار بەداخەوە ئامارەکان پێمانەڵەن هەندێک لەم منداڵانە ڕوبەڕووی دەستێژی سێکسیش دەبنەوە وەڕستی بوون دەبنەوە لەلایەن کەسانی ترەوە جۆری کەیسەکان کە یێنە لای ئێوەکو مناڵپارێز چۆنی مامەڵە لەگەڵم کەیسانەیە ئاکری هەمانەشتی وایان کاک ئاری ئێمە بەڕاستی جۆرەکانی تونگ و تیژی بە پێی پێوەرەکان دەستنیشانەکەین ئەتوانی بڵین خۆی چوار پێوەرە دەستنیشانکرەوە لە هەر وڵاتە پێشکەوتوەکان بۆ بە 5 یەکیان با بڵین تونگ و تیژی جستەیە تونگ و تیژی با بڵین قسەکردنە لە ڕووی قسەکردنەوە تۆ وشەی نەشیا و وتەی نەشیا بۆ مناڵەکەڵێ جۆرەیشتر لە تونگ و تیژی ئیهمالکردنە جۆرێکی ترمان هەیە تونگ و تیژی سێکسیە ئەم جۆرێکێ تا ئێستا لە ناو ئێمەیە باونیان نەمانتوانیەوە بیخێنە ناو با بڵێن فەرهەنگی خۆمانەوە مۆبەکردنە کە پێوترێ مۆبینگ جۆرێکە ئەتوانین بڵین جۆرێکە لە پشتگوێ خستن ئیهمالکردن بە شێوازی شترەکە ئەمانە لە ڕووی دەرونیەوە کاریگەریکی خراپ بەجێ هەڵێ لەسەر مناڵەکان بێگومان ئەو مناڵانە ڕوبەڕووی هەموو جۆرێک لەم تونگ و تیژیانە ئەبنەوە ئێمە زۆربەی ئەو مناڵانەی کە دوانومانن لەو کاتانی کە ڕست کراون کاریان لەگەڵ کراوە ئەو فۆرمانی کە هەمان بۆ بپی پێوەرە نەودەوڵەتەکان پڕ کراوەتەوە بۆ مناڵانە ئەتوانم بڵم لە 195 مناڵەکان کاگاری ئەم ئیشیان پێخۆشنی بە زۆر پیانەکە کاریگەری خێزانە لەسەری جۆرێکە لە هاندان بەڕاستی پێی خۆش بۆ بچێتە وەکو هەموو مناڵیشتر بچێتە پۆلی خوێندنەوە ئەو پێی خۆش بۆ و کاتانی کە وەکو مناڵەکانی هاوڕێ بچێتە کازیوەکانیان سنتەرەکانی تری ڕۆشنبیری فێری جۆرێک لە جۆرەکانی مۆزیک و کۆمپیوتەر و شانۆ ئەمانە ببێ بەڵام هەندێک هەیە لە مناڵ پێی خۆشە لە بەروی مناڵێکی هاوڕێی بینیوە کە ئەبینێ ئیشەکە ئەمیج وەکو خۆشەویستی خۆزانی مناڵ کەسێکی خۆشویست حەزەکە چاوی لێ بکە حەز کاتێ هاوڕێیەکی بینێ ئیشەکە ئەمیش چاو لەواکە هەندێک مناڵمان هەبوو بەڕاستی پێیوتۆ من بۆ هاوڕێکە میشەکە میش حەزەکە میشکەم بەڵام بەڕاستی ئێمە هەمومان ئەوێ کارمان هەبێت لەسەرەوە ئێمە لە دۆهۆ کاگاری لەگەڵ ڕێکخراوی کاری نەودەوڵەتی ئایەڵۆ پرۆژەیەکمان هەیە لە 2020 کاری لەسەرەکەن ینی ئێمە وەکو مناڵپارێزی کوردستان ڕاستە لە نەوەکانەوە کارمان لەسەر مناڵیش کردەوە بەڵام پێمان خۆش بۆ یونسێف و ئایەڵۆ با بڵێن ڕێکخراوی کاری نەودەوڵەتی ئەمانش بێنە ناو بوارەکانەوە بۆی هاوکار بن چکە ئێمە هەمومان بم شێوازە ئەتوانین زیاتر کێشەکانی مناڵان پێداویستەکانی مناڵان کارکردن لەسەر بەهێزکردنی تۆڕەکانی پاراستنی مناڵان پێکەوە زیاتر بەرجەستە بکەین و بەهێزی بکەین بە سوپاسەوە وەزارەتی ناوخۆ وەزارەتی کاروباری هاوکاری زۆر هاوکارمانن بۆیە هەمیشە وەکوێ مۆکو مناڵپارێزی کوردستان ئەندام بووین لە لێژنەی پیاداچوونەوەی سیستمی پاراستنی مناڵان زۆر باشە دەستان خۆش بێ بەهیوای بەردەوامیتان وەکو پێشتیش باسمان لێوە کرد مناڵپارێزی کوردستانی یەکێکە لەو ڕێکخراوانەی کە بەبێ جیاوازی مناڵ لە هەر شوێنێک بێ ئێوە هەوڵی پاراستنی ژیانی ئەو مناڵانەیان دەستان خۆش بێ دووبارە سپاس بۆ ئامادە دەستیەوە خۆش بێ هەمیشە کورسات پێشەنگ بۆ بەڕاستی هەمیشە دەست پێشخەری کردووە بۆ هەموو بوارەکانی پاراستنی مافەکانی مناڵان و ئەو بەرجەستەکردنی یان دابینکردنی یان با بڵین بانجام گەیاندنی مافەکانی مناڵان لە هەر شوێنێک بوو دووبارە دەست خۆش بێ زۆر بەخێر خەمی منداڵتە ناخەمی ڕخراوی مناڵپارێزی کوردستانە بێ وەکو کاک نوعمانیش باسی کرد خەمی هەموو لایەک بێت بە گەورە و چوو بە هەموو ناوەندە حکومیەکان
ڕێکخراوە حکومی و ناحکومیەکان بوارە پەروەردەیەکان هەمووی دەزانێ و دەست بۆ ئایندەی منداڵە چاوگەشەکان دەبێت ئەو خەمە بکەینە خەمیکی گشتگیر و گشتاندنی بۆ بکەین چاوکراوە بین لە ئاست مافەکانی منداڵدا.